As the tradition is wants it, I will kindly ask you to من stand داوا for the دەکەم national anthems, بۆ which بە بێدەنگی یەک خولەک Royal ڕاوەسن Canadian Air Force Orchestra بۆ recorded بە بێدەنگی especially for کە us ئەو this ئۆرکێسترایە کە کەنەدیەکان ئامادەیان کردووە بۆ ڕێزگرتن و دەستپێکردنی ئاهەنگەکەمان فەرمون. I'm very sorry for this little technical problem. ببورن پێم وابێ کێشەیەکی تەکنیکی هەیە. What's happening? بله تماشاوانین هیجا روژا نیشتمانی یا کانادایا کول پایتخت هولیری دستپیکر کنسولی گشتی کانادای یویستو والد آخفت دستپیکا ویچالاکیه ده دیارکو پرسکرکه که تکنیکی لیوی جیه هیکو سرودان نیشتمانی یا کانادا تی خوندن.
Thank you. زۆر سپاس. Now I have the pleasure ئێستاش to invite بە خۆشحاڵیەوە بانگهێشتی باڵیۆزی کەنەدا بۆ عێراق بکەم زۆر بەڕێز ڕێگۆری گالەگەن بۆی وتارەکەی با بفەرمێت. زۆر جوانە کە وە زۆریشم پێخۆشە کە ئەتان بینم بەڕێز دزایی میوانە بەڕێزەکان ئەندام پەرلەمانەکان هاوڵاتیانی کەنەدا و دۆستەکانی کەنەدا لێرە ئامادەن لە کۆتاییدا توانیمان کە لێرە لە نزیکەوە ئاهەنگی نیشتیمانی ڕۆژی نیشتیمانی کەنەدا بگێڕین. گەشتبینین دوای ئاڵنگاریەکی زۆر توانیمان بگەینە ئەمڕۆ ساڵی ڕابردوو قەیرانێکی زۆرمان بینی و دەبینین کە ئێستا کۆڤید-19 خەریکە کۆتایی هاتووە لە دۆخێکی باشداین و توانیمان لە ئەفغانستان لە ئۆکرانیا بەڵام گۆڕانی کەش و هەواش لە عێراق هێشتا کێشەن و ماون. ئێمە وەکو کەنەدا چاومان لەوەیە کە با بڵێن خۆشگوزەرانی لەم وڵاتەوە ئاشتەوایی لە وڵاتە بێتە ئاراوە وەکو کەنەدا سیاسەتی ئێمە ئەوە بووە کە لەسەر سیاسەتی ڕوبەڕووبوونەوەی نادادپەروەری بەردەوام بین لە هەموو وڵات ئێمە گوێمان لە خەڵکی گرتووە سەرکردەکان و خەڵکی خۆجێیی لە ناوچە جیاوازەکانی عێراق. ئێستاش کاتی ئەوەیە کە ئاشتەواییەکی نیشتیمانی و ئاشتی لە هەموو عێراق بەرقەرار بێ و گفتوگۆیەکی باش دەست پێ بکا بۆی کە داهاتوویەکی باش بەرەو بۆ خەڵکی بەدی بێت سەر ڕایدانان بەو ڕۆژە ناخۆشانەی کە ئێمە بینیمان. بە گوێرەی دەستوری کەنەدا ئێمە هەرسێ هەرێمە جیاوازەکە بڕیارماندا ببینە وڵاتێکی سربەخۆ لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 1/7. ئێستا کەنەدا شوێنی 30 میلیۆن کەسە کە ئاین و نەتەوەی جیاوازن و بە هەزاران کورد و عێراقیش لەوێن. ئێمە هەمومان پێکەوە وڵاتێکی دیموکراتمان بنیاد ناوەکە هەمومان شانازی پێوە دەکەین. لە وەرزشدا ژنانی کەنەدا توانیان مەدالیای زێر ببەنەوە و لە 1996ەوە بۆ یەکەم جار لە قەتەر ئێمە بەردەوام دەبینی. من تکتەکەی خۆم کڕیوە و ئەچم بۆ سێری یاریەکان لە مۆندیال لە قەتەر و ئێمە ڕیکۆردمان شکاندووە لە کاندیدکردنی هاوڵاتیانی کەنەدی بۆ ئۆسکار بۆ فیلمەکانی ئۆسکار و وەرگرتنی خەڵاتەکان شۆن مندز و زۆرێکی دیکە چوونەتە سەر ئەو پلاتفۆرمە. ئێستا دەرفەتێکی باش هەیە کە و خۆشحاڵین هەندێکیان لێرن لە ڕووی دیپلۆماسیەوە کە من کاری خۆمە چەند هەفتەیەک لەمەوبەر ئێمە و دانیمارک شەڕی ویسکیمان کۆتایی پێهێنا و ڕێکەوتین لەگەڵ دانیمارک. ئەمەش دەستکەوتێکی باشی دیپلۆماسیە و سەرکەوتنە. کەنەدا وڵاتێکی دیموکراتە و دەیەوێت لەم ڕێگەیەوە خۆشگوزارانی و ئاشتی و دیموکراسی بهێنێت بۆ هەر وڵاتێک کە تێی دەچێت. واتە ئەمە کارکتەری ئێمەیە، ئەمە سیاسەتی ئێمەیە لە ڕووی دیپلۆماسیەوە لە عێراق لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە لەسەر ئەم پرینسیپانە دەچتە پێشەوە. لە 2003ەوە کەنەدا بووە وڵاتێکی بەخشەر بۆ عێراق لە هەموو ڕۆیەکەوە. لە 2014 کاتێک داعش سەری هەڵدا و تیرۆر سەری هەڵدا کەنەدا هەنگاوینە بۆی کە هێزەکانی خۆی بنێرێ بۆ ناو هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش. ئەمڕۆ ئێمە هێشتا هێزەکانی کەنەدا لێرن لەگەڵ پێشمەرگە و سوپای عێراق دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی داعش. لەوانەیە هەندێک فەرماندەکانمان لێرە ببینن و لە هاوکاری مرۆییەکان کەنەدا هەوڵەکانی خۆی خستوتە پێشەوە و هەڵوەهان $9 ملیار لە ساڵانی ڕابردوودا تەرخان کردووە دەست پێشخەری کردووە بۆ هەندانی ژنان و کچان بۆی کە بێنە پێشەوە و هەروەها دادپەروی و یەکسانی جێندەریش دروست بێ. حکوومەتی هەرێمی کوردستان هاوبەشێکی گرنگی ئێمەیە لەم هەوڵانەدا. وەکو وڵاتێکی فراکلتور من دەمەوێت زۆر سپاسی حکوومەتی هەرێمی
هەرێمی کوردستان و نوێنەرەکانی بکەین بۆ پاڵپشتیکردن و پشتیوانی لە ژنان و کچان لە ڕووی ئابووری و سربەخۆی ئابووریەوە و هەروەها پاراستنی کەمینەکان لە هەرێمی کوردستان. سوپاستان دەکەم. باڵیۆزخانەی ئێمە لە ئۆفیسێکی بڵێن بازرگانیە و گەیشتە ئاستێکی زۆر باش، ئێستا لە دۆخێکی زۆر باشدا لە هەرێمی کوردستان. سوپاس بۆت ئەو تیمەی کە لە باڵیۆزخانە و کۆنسوڵخانەکەمان لێرە کار دەکەن. بەڕاستی ئەمە هەموو ئەوە دەگەینێت کە ئێوە کارێکی زۆر باشتان کردووە و هەوڵی خۆتان داوە بۆ ئەوەی کە بگەین ئەم قۆناغە. لە کۆتاییدا دەمەوێت زۆر سوپاسی ئەوانە بکەم کە ئەمڕۆ لەگەڵمانن بۆ ئاهەنگی ڕۆژی نیشتیمانی کەنەدا. بەڕاستی ئێوە لە ڕووی پەروەردە بازرگانی ئاڵوگۆڕی کللتوری لە نێوان هەردوو گەلدا زۆر باشە. سوپاس بۆ هەموو لایەک و دەستان خۆش. Merci, Monsieur l'Ambassadeur. زۆر سپاس بۆ باڵیۆزی کەنەدا. Now, ئێستاش I would like to پێم ask خۆشە داوا the head of the Department of لە Foreign Relations, بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە زۆر بەڕێز وەزیر سەفین دزەی بکەین کە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە وتەکەی خۆی پێشکەش بکە. فەرموو. Your Excellencies, زۆر بەڕێز honorable members of diplomatic community, دیپلۆماتکاران میوانە بەڕێزەکان ئامادەبوانی خۆشەویست ئێوارەتان باش. پێش هەموو شتێک ڕێگەم بدەن سوپاسی بەڕێز باڵۆزی کەنەدا بکەم و هەروەها کۆنسوڵی کەنەدا لێرە لە هەولێر بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ناوی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پیرۆزباییتان لێ بکەم و بۆ گەل و حکوومەتی کەنەدا و باڵیۆزخانە و کۆنسوڵخانەی کەنەدا لێرە جارێکی دیکە پیرۆز بێ ڕۆژی نیشتیمانی کەنەدا. ئێمە زۆر خۆشحاڵین کە ئەم ئاهەنگە لێرە لە هەولێر بەڕێوەچوو و باڵیۆزیش لە بەغدا و هاتوتە هەولێر بۆی کە لەگەڵمان بێ لەم ئاهەنگە. ئێمە خۆشحاڵین دڵخۆشین کە لە خۆشیەکاندا لەگەڵتانین کە ئەمە بەڕاستی دەبێ وابێ دەبێ لە خۆشیەکاندا پێکەوە بووین ئاهەنگ بگەڕین پێکەوە. لەوانەیە پرسیارێک هەبێ عێراق و کەنەدا چی کۆیان دەکاتەوە با بڵین. بە دڵنیاییەوە زۆر خاڵ هەیە کە پێکەوەیان گرێ دەدا لە ڕووی دیپلۆماتی و ئابووری و کللتوری و ئاساییشەوە و لەسەر ئاستی تاکیش. ئەگەر ڕێگەمان بدەن لەسەر ئاستی تاک قسە بکەم من هەندێک ئەزمموی خۆمتان بۆ باز بکەم کاتێک کە پەیوەندە دیپلۆماسیەکان لەگەڵ عێراق دەستیان پێ کرد لە نێوان عێراق و کەنەدا لە حەفتاکان. باوکم وەکو باڵیۆزی کەنەدا بۆ یەکەم جا دەستنیشان کرا باڵیۆزی عێراق لە کەنەدا لە 1973 بەڕاستی ڕۆژێکی خۆش بوو. 3 مانگمان لە پشووەکەمان لە کەنەدا بەسەر بێت. بەڕاستی یەکەم جار بوو کە بچمە دەرەوە و یەکەم جار بوو سواری فڕۆکە بوو بچمە دەرەوە. 3 مانگ لە کەنەدا بووم. من ئەو کاتە هێشتا 10 ساڵیش نەبووم بەڵام بەڕاستی هەمووم لە بیرە و چوومە کەنەدا و خەڵکم بین و هەروەها ڕۆژە خۆشەکانم لە کەنەدا بەسەر کرد. هێشتا لە بیرمە کە لە بیرمە کاتێک ترسیەوەیان هەبوو ئەگەر ون بم دەبێت چی بکەم و چۆن پەیوەندی بە پۆلیسەوە بکەم. ئەو ڕۆژانم هەموو لە بیرە. جیا لەوەش لە ڕووی ئاستی نیشتیمانیەوە بە تایبەتی ئەو هاوکاریانی کە کەنەدا کردوویەتی نەک جالەوەی کە هاوپەیمانی نێودەوڵەتی دەست بە داعشە و لە ڕوبەڕووبوونەوەی داعش بە دیاریکراوی ئەگە باز بکەم لە ئاسمانەوە پێم وابێ هێزی ئاسمانی کەنەدا هەوڵێکی زۆر باش و ناوازەی داوە. زۆر سوپاس بۆ فەرماندەی باڵای سوپای کەنەدا لە هاوپەیمانی نێودەوڵەتی ڕوونا کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەستن ترۆدۆی بینیوە نامەیەکی بۆ ناردووە و پیرۆزبایی ڕۆژی نیشتیمانی کەنەدای لێ کردووە و ئەم ڕۆڵەی کەنەدای زەق کردوێتەوە لەوەی کە
دەیبینێ و بۆ داهاتوش ڕوئیا و تێڕوانی خۆیان خستۆتە ڕوو و ئەم پەیوەندیانە بچنە قۆناغێکی دیکە و پێم وابێ سیاست و سیستمی کەنەدا بە شێوەیەکە کە دەتوانێت ببێتە نمونەیەکی زۆر باش بۆ ئێمە وەکو عێراقیەکان و لە سیستەمی فیدراالیدا بەڕاستی دەبێت لێوەی فێربین. ئێمە ئەزانین کە کەنەدا وڵاتێکی فراوانە و ژمارەی دانیشتوانی زۆرە. ئەمە وای کردووە کە کەنەدا ببێتە دۆستی هەر وڵاتێک لە جیهان و ئاسانە بۆ هەر وڵاتێک بە تایبەت هەرێمی کوردستان و عێراق کە نزیک بێتەوە لە کەنەدیەکان و پردی پەیوەندی دروست بکەوە و کە لێنانە پڕ بکاتەوە و دەرفەتی ئەوەش هەبێت کە پەیوەندیە دووقۆڵیەکان بەرەو پێشەوە بچن چونکە دەرفەتێکی زۆر باشێ لە ڕووی بازرگانی سەربازی سیاسی کشت و کاڵکە بەڕاستی زۆر گرنگی پێدەین و پیشەسازی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان کە دۆستە کەنەدیەکانمان دەتوانێت هاوکار بن و ئێمە پێکەوە لە دژی داعش شەڕمان کرد بە هاوکاری کۆمەلگای نێودەوڵەتی بە هاوکاری هەموو هاوبەشەکانمان ئێمە دەمانەوێ ئێمە شەڕەکەمان نەبردوێتەوە بەڕاستی ئێمە دەبێت زۆر وریابین هێشتا هەڕەشەی داعش ماوە بەردەوامە بۆیە دەبێت ئەم هەماهەنگیە بەردەوام بێ بۆی کە بە تەواوی ئەم هەڕەشەی داعش لە ڕێگەوە هەڵتەکێنین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئامادەین بۆ بەرەو پێشدنی پەیوەندیەکانمان لە سەراستی بزنس بازرگانی خەڵک کەلتوری حکوومەت و زیاتر بکەین هاوکاریەکانمان فراوانتر بکەین و هیوادارم لە ڕووی ئەو بڵێن بوونی دیپلۆماتی ئێوە کە هەتانە فراوانتر بکرێ بەڕاستی. من جارێکی دیکە دەمەوێ پیرۆزباییتان لێ بکەم سوپاستان بکەم سوپاسی دۆستاییتان بکەم سوپاس بۆ هاوبەشیتان و ئێمە کارێکی زۆرمان پێکەوە کردووە و چاومان لەوەیە بەڕاستی پێشبینی دەکەین کە لە داهاتووشدا کارێکی باشتر بکەین و بە دۆستایەتی لەگەڵ ئێوە لەگەڵ وڵاتەکەتان من دڵنیام کە ئێمە پێم وابێ ئاهەنگەکەیان تۆزێ زووتر دەست پێ کرد پێم وابێ